لكن لەسەر ئەم ڕۆمانەی بەدەستی منەوە بە زمانی ئینگلیزی ڕۆمانی دیوارەکان دەچرپێنن نووسینی زۆر بەڕێز دکتۆر چۆمان هەردی ئەم ڕۆمانەی نووسیوە گفتووەکی لەسەر ناوەڕۆکی ڕۆمانەکە. دکتۆر سڵاو لێبێ بە خێربەی. بەنی باش بە خێراتی سەرچاو. دکتۆر ناوەڕۆکی ڕۆمانەکەت باسی چ سەردەمێکەکە باسی چیەکە؟ بۆی بینەرەکانمان بیزانە من سانیاریمە لەسەر ڕۆمانەکە. ڕاستە فەرمی. ڕاستەکە ئێمە ڕووداوەکان لە دوا 5 هەفتەی پێش جەنگی عێراقینی 2023 ڕۆدەن. چیرۆکی خێزانێکی کووردە سێ خوشکوبران خوشکێک و دووبرا خوشکوبرایەکیان لە لەندەنە ژیویەکێکیان لە سلێمانی لە کاتێکا کە جەنگ دەست پێەکە ڕۆژەی 23 کە جەنگ دەست پێەکات ڕۆمانەکە کۆتایی دێ لە ڕێگەی گێڕانەوەی چیرۆکی ئەم خێزانەوە و تراجیدیەکانی خێزانەکەەوە بەشێکی تراجیدیەکانی نەتەوەی کوردیش لە باشووری کوردستان بڵین لە هەمان کاتا تاوی تۆکراوە چەمکێک کە زۆر گرنگە لەم ڕۆمانە چەمکی دیوارە هەروەکو بەناوەکە شیایی بینی دیوارەکان دەچرپێنن. ڕاستیەکەی من زۆر دەمێ وەخت بۆ بیرم لەوە کردەوە کە بۆچی هەنێجار ئێمەی کورد لە هەڵەکانمانەوە فێر نابین و هەنێجار هەمانش دووبارە ئاکەینەوە لە هەنێ ساتی زۆر گرنگیشە کە پێویستە هەست بە تراجیدیا بکەین هەستی پێ ناکەین هەست بە سڕبوونێگەکەی بێباکیەکەکەی لە ناو خەڵکا بەگشتی. لە ڕووی سایکۆلۆژیەوە ڕاستیەکەی تەنها تەفسیرێک بۆی ئەوەیە کە زەبری دەرونی واکە کە مرۆڤ دیوارێک دروست بکات لە بینی خۆی و تراجیدیەکانە بۆ پاراستنی خۆت بۆی لەو دۆخە ناخۆشە دەرباز ببی. کێشەکە ئەوەیە کە ئەم دیوارانەی کە تۆ دروستیەکەی ئەگەر ببێت بە بەشێک لە کارکتەری تۆ وەکو مرۆڤێک یان وەکو کۆمەڵگایەکی کوردی کارە سات دروستەکە چونکە تۆ بتەوێت نەتەوێت فێر نابی لەو هەڵانە و لەو تراجیدیانەوە بە بەردەوام لە بازنەیەکە دووباریانەکەیتەوە بەڵام ئەو دیوارانە هەرگیزیش ناتوانن تۆ پارێزن دایمە چرپەچرپێکیان لێوە دێکە دێتە ناو ژیانی تۆ کاریگەری هەیە لەسەر بڕیارەکان و تێڕوانینەکان و باری دەرونیت. باشە ئەو دیوارەی کە تۆ لەم کتێبەدا باسیەکەی یعنی پێوەستی شەکەی تۆ بە خێزانی کوردیەوە بە کۆمەڵگەی کوردیەوە بە دیاردەی دەرسالاریەوە لە کۆمەڵگەی ئێمەیە ئەتوێ بڵێم دیوارانە هێشتا ماون هێشتا بەهێزن بە خۆراگەری لە نێو خێزانی ئێمە لە نێو پەیوەندی کۆمەڵاتەکانی ئێمە وجودیانەیە. بێگومان ڕاستیکەی من ئەو دیوارە سایکۆلۆژی کە باسم کرد لە ڕێگەی دیوارێکی بەرجەست لە ڕاستەقینەوە بەرجەستەم کردووە لە ناو ئەم خێزانە لە کۆتایی هەفتاکانی سەدەی ڕابردووە تراجیدیایەک ڕۆدا لەم ماڵەدا دایکیان بڕیارەدا بۆ ئەوەی ئەمێننەوە لەو شوێنە بەڵام دیوارێک دروستەکە لە بینی خۆیان و ئەو شوێنەی کە ئەو تراجیدیای لێ ڕۆیداوە بەبەت ڕوانینی خۆی دایکەکە پێی وایە کە ئەگەر ئەو دیوارە دروستکە مناڵەکانی پارێزێ واتوانێت لەو شوێنە بژی و بمێنێتەوە بەڵام بێگومان ئەم دیوارە بێتە سیمبۆلی فێر نەبوون و بەردەوام نەبوون و ساڕێژ نەبوون و بێگومانەوەی کە باست کردیانی مەسلەی پیاوسالاری ئێمە زۆر جار تاکی دەکەین لەسەرەوەی زەرەرەکانی پیاوسالاری بۆ ژن چییە. لەم ڕۆمانە هەوڵم داوە بەشێ لە زیانەکانی بۆ پیاویش بەرجەستە بکەم. بۆ نمونە هیوا براگەورەکان کە ئێستا لە لەندەنەژی یەکێ بۆ لەو کەسانەی کە دەستێکی هەبوو لەو تراجیدیایە و چۆن ئەم تراجیدیایە کە ئەو وەکو کوڕێکی گەنج کە باوکی ئەمرێ چاوەڕانی لەیەکێکە ببێ بە سەرۆکی خێزان و هەنێ بڕیار بدا چ کاریگەریەکی هەبوو بۆ سەر ژیانی ئەو دەیان ساڵ دوای کارە ساتەکەش کەواتە هەڵدان بۆەوەی کە بیبینین تەنانەت هەنێ جارە و پیاوانش کە تاوانبارن لە ئەندراما خۆشیان قوربانی بارودۆخێک و شێوازی پەروەردەکردن و تێڕوانینێکن کە پێی وتون ئەبێ واهی مامەڵە بکەن. باشە خۆش نییە من بڵێم کۆتایی ڕۆمانەکە چییە ینی کۆتایی ئەفکارەکە بخینە ڕوو بەڵام لە کۆتاییدا تۆ چۆن گزارش لەو دیوارەکەی دیوارەکە هەر ئەمێنێ؟ ڕاستیەکەی بۆ هەندێک لە کەسەکان نامێ منیش نەتیجەکەتان پێ بڵێم من نوویستم درزێ بکەمە ئەو دیوارە جاری یەکەم پیشانی بەم و درزێکی تێکەم لە کۆتاییە ئەبێ ئێمە خۆمان ئەو دیوارە بڕوخێنین ینی بەشێکی ڕۆمانەکە بە کراوەیی ماوەتەوە لای هەندێک لە کارکتەرەکان ئەو دیوارە ئەڕوخێنرێت لای هەندێکی تریان بە کراوەی ئەمێنێتەوە چونکە لە ڕاستیە ئەوە پرۆسێکە کارێک لە ئێمە بێ لەگەڵ خۆمانە لە ناوی بەرین. من ساتەوەختی وا هەبووە لە ناو کۆمەلگای کوردیا کە شتێکی زۆر ناخۆش ڕوویاوە هەستم کردووە بە ڕنگدانەوەیکی زۆر گەورەی هەبێ بەڵام سەیرەکەی سڕبوونێکی زۆر هەیە یەکێ لەوانە ئەو ڕۆژەی کە سەکینە جانسز و ئەوان کوژان لە پاریس هەمان ڕۆژ ئەحلام مەنسوور لێرە کۆچی دوایی کرد 4 ژنی چالاکی کە دەبێت نیشتیمانێک
شانازیان پێ بکە کوژرانیا کۆتایی بە ژیانیان هات لە هەمان ڕۆژە بەفرێکی زۆر باری بوو خەڵکێکی زۆر لە سلێمانیە چون بۆ شاخی گۆیژە شەڕە بەفریانە کرد بۆ من ئەو ساتە نیشاندەریەوەی کە ئێمە دیوارێکمان هەیە لە بینی خۆمان و تراجدیەکانە چکە هەستی پێ ناکەین لە ڕاستیە ئەوەندە سڕ بووین ئەوەندە تراجدیا یەک لە دوایە ڕوویاوە هەست بە تراجدیەکان ناکەین بە بۆنێەوەشەوە ئەو کاردانەوەیمان نییە و ئەو ڕفتارانە ناکەین کە دەبێ بیکەین باشە دکتۆر پێدوانیە هێندە شۆک بووین ئەو قسەی کە دەڵێ مرۆڤ لە ژیانیدا یەک جار بەڕادەیەکی زۆر بەهێز شۆکە بێ کەیتر شۆک بوون یەگاتە ترۆپ دوای ئەوە ڕووداوەکان بەلایەوە ینی هێندە شۆکی ناکە پێدوانی ئێمە گەشتوین بۆ دۆخە زۆر چکە ئێمە ململانەی یەک لە دوایەک و تراجدیا یەک لە دوایەک مرۆڤۆکو خۆت بتە دەیەوێ بژی یەک جارەژی ئەوێ خۆش بژی بەڵام کێشەکە ئەوەیە من پێم وایە لە ساتی قەیرانەکانە کە تۆ پێویستت بەوەیە تەرکیز بکەیتە سەرەوەی لەم دۆخە دەربازبی گرنگە بەڵام کە وەختی ئەبێتە سیفەتێکی درێژخایەنی تۆ کە تۆ ئیتر هیچ هەست بە تراجدیا و خەمەکان ناکەی بۆ نمونە یادەوەریان فالەکرێتەوە بە پەرە قەناتەکە ئاگۆڕی باسی هەڵەبجاکرێڵی توخوابی بڕنەوە بەسە باسی جەنەسایدی یەزیدیەکانەکەی ڕووەرەگێڕی تۆ ئەبی بە کەسێک کە چیتر باکی نییە لەو هەموو ناعادالەتی و ناداتپەروەریە لەبەر ئەوەش هیچ بەو شێوەی ڕەفتار ناکە کە هاوڵاتێکی بەرپرسیار دەبێ مامەڵە لەگەڵ دۆخە قورسەکانە بکە باشە پێ دوایەمە بێباشیە یانەوەی کە هەمیشە وڵاتی ئەوەندە خەمی زۆرە ئیتر جەستەی دەرونی ماندوو بووە ینی تەحملی ئەوەی نەماوە توانای ئەوەی نەماوە ڕاستە دەسڕبوونە بێباکیە تێکەڵێکە لە هەردووکی هەوڵدانە بۆ ژیان ینی یەکێ لە شتە جوانەکانی کورد کە هێشتوێتەوە سەرسەختیەکەیەتی تۆ بە هەموو قیاسێک ئەوایە میلەتی کورد ئینقرازی بکردای بەڕاستی لە بەروی دژمنێکی زۆری هەیە و لە ناو ئەم چوار دژمنایە و خۆشی دژمنی خۆیەتی و دابەشەکە میلەت بێت چەند جارێک جینۆسایدی جیاواز کرابێت و جگەلەوەی کە خۆشی زۆر دژمنگاری خۆشی زۆر لە یەکە کوشێ زۆر دژیەکە بەڵام میلەتێکە کە زۆر سەرسەختانە ماوەتەوە و بەشێکی ئەو سەرسەختیە لەوانەیە ئەوە بێ کە هەوڵی داوە بەردەوام تەرکیزکە لەسەر ژیان نەک لەسەر بەڵام بە بڕوای من لە ڕووی سایکۆلۆژی ئەمە کاریگەریشی هەیە لەسەر ئێمە وەکو نەتەوەیەک وەکو تاکی ئێمەش کاریگەری زۆر سەرسەختی یا ژیان دۆستیە تێکەڵێکە لە هەردووکی بەڵام سڕبوونیشیان دۆستیە بەڵێ من یەکێ لەو شتانی کە زۆر باسیەکەم و ڕاستێکی لە کۆڕێکمان هەبوو لە زانکۆی ئەمریکی پرسیاریان لەکرد مەسەلەی خواردنە زۆر خواردنیتیایە خواردن بەیەکەوە خواردن چکە بە بڕوای من ڕاستیەکەی ئێمە بەداخەوە لە مێژووی ئێمە سەرکردێکی وامان نەبوو کە هەمومان یەک بخە ئەوەی کە ئێمە یەک خست و دووشت بوون لە لای من یەکەم شاعیرەکانمان بوون کە وەکو ڕەمزێک خۆشەویست بوون و ئێمەیان کۆ کردوێتەوە دووهەم مەسلەی خواردن و پێکەوەنان خواردن ڕەنگە سێهەمیش هیومەر بێ یاخود نوکتە و پێکەنین و قسە خۆشی ئەم سیانە بوون بەوەی کە نەتەوە پێویستی بۆ یە کۆمەڵەشت کۆی کاتەوە هەندێ نەتەوە هەیە سەرکردەکانی کۆیەکەنەوە ئێمە شتی تر یەکێک لەوانە خواردنە و خواردن بەیەکەوە جاری وایە میوانێکت دێکە لەوانەیە زۆر بەدڵیشت نەبێت چونکە میوانە باشترین خواردنی هەر بۆکەی ئەم شتانە زۆر گرنگن ینی کۆمەلگای ئێمە بەم شتانەوە ماوەتەوە توانیوەتی بەردەوام بێ باشە دکتۆر بۆ بە ئینگلیزی کتێبەکەت نووسیوە ینی یان بە نیاز نیت بیکەی بە کوردی بەڵێ من ڕاستیەکەی لە 20 ساڵ لەمەوە بەرەو دەستم کرد بە نووسینی ئەم کتێبەکە هێشتا لە بەریتانیا ژێم من پێشتر 4 کتێبم بە زمانی ئینگلیزی چاپ بووەمە 5 هەمین کتێبمە بە زمانی ئینگلیزی بەڵام یەکەم ڕۆمانمە بێگومان خەریکی تەرجمەکردنین ئێستا هاوڕێیەک پەیوەندی پێوە کردوم و دەستی کردو بە تەرجمەکردنی و هیوادارم لە 1-2 ساڵی داهاتوە بکەوێتە بازارەوە بۆ زمانی کوردی بە زمانی کوردی بەڵێ باشە پرسیارەکەم لەوە سەرچاوەگرێ چیرۆکەکە چیرۆکی خێزانێکی کوردیە لە کوردستان و باز لە تراژدیای میلەتێکی دیاریکراوەکە و ژیانی میلەتێکی دیاریکراوەکە منی پێویست بوو بە زمانی میلەتەکە خۆی بێت بەڵێ پەیوەندی بۆ هەیە مەبەستی تۆ چیە ڕاستەکەی ئەوسا کە من لە بەریتانیا ژیام زۆر هەستم بەوا کرد کە زۆربەی میلەتەکان مەسەن لە ڕووی ئەدەبیاتەوە کە تۆ ئەڵەی فەڵەستین ئەڵێن مەحموود دەروێش مەسەن تۆ مەجموعەیە نووسەر هەیە کە مەجموعەیەک کارەساتی نەتەوەیان نەتەوەکە نوێنەرایەتیەکە بەڵام ئێمە لەناو کووردا ڕاستیەکەی نووسەرمان زۆر کەم بووە کە بە زمانی ئەوروپی نووسێتی لە ئەدەبیاتی ئەوروپیا جێگەمان نەبووتەوە وەکو میلەتێک کە شوناسی خۆی هەیە چیرۆکی خۆی هەیە و ماساتی خۆی هەیە لەو کاتا کە من لەوێ ژیام زۆر بۆم گرنگ بوو لەسەر و ئاستە ئیشکەم ناساندنی کەلتور و چیرۆک و زمان و خەمەکانی ئێمە بەدەرەوە بەڵام زمان ڕێگر نییە خۆتەزانی ئێمە مەسەلەن لە باکووری کوردستان بەشێکی زۆری خەڵک بە تورکی قساکە بەڵام داکۆچیەکە لە دۆزی کورد بە تایبەت کە ئێستا مەسلەی وەرجێڕان زۆر ئاسانتر بووە ینی بۆ من گرنگە چیرۆکەکە ئەگەر بە کوردی بە ئینگلیزی بگات
ئەو خوێنەرە ئێستا خوێنەرێکی زۆریشمان هەیە کە جالیی کوردی بە ئینگلیزی خوێنێتەوە زۆر گەنجی کوردمان هەیە لە سەرتاسەری کوردستان بە ئینگلیزی خوێنێتەوە و تەرجمە شەکرەی وادارم نەکرد بۆ سۆرانی لە داهاتوە بۆ کرمانجیش تەرجمە زۆر باشە دو پرسیارم کاردانەوەی خوێنەرەکان هەرچەندە زۆر نابێ بڵاو بۆتەوە بەڵام بۆ نمونە و کەسانی کە بەرکەوتن دەبۆ لەگەڵیان خۆیان ئینگلیزن یعنی کورد نین کە خوێندبێتیانەوە چی ئەڵێن ینی ڕوانینیان بۆ کللتوری کوردی چۆن بوو لە ڕێم تێبێتەوە ڕاستیەکەی من کۆتایی 4 کتێبەکە چاپ بوو هێشتا تازە تاکە بە تاکە خەڵک پەیوەندیەکە لە ڕۆمانەکەم خوێنەوە زۆرم بەدڵ بوو یان مەسەلەن تێبینی خۆی هەیە لەسەرەوەی کە هەستەکات ئەم چڕکردنەوەی ئاخر ڕۆمانەکە مەجموعەیەشتی تایە بێن مونە گەڕانەوەی چیرۆکی مناڵی ئێمەیە چیرۆکی نەورۆزە چیرۆکە میلیەکانی کوردیە و گەڕانەوەی بۆ مناڵەکانە بەڵام دەستکاریکردنێتی مەسەن تونند و تیژەکەی لێلا بیت ئەو جیاکاریەی بەرامبەر بە ژنان لێلا بێت هەڵدانە بۆ دروستکردنەوەی چیرۆکێکی نەتەوەیی و پیشاندانی زامەکانی نەتەوەیەک بۆ دەرگاکردنەوە بۆی کە بتوانی لی دەربازبی ڕاستێکی تا ئێستا ئەرێنی بوون بەڵام هێشتا ئێمە بێ چاوەڕێ بکەین بۆی خوێندنەوە بۆ کتێبەکە بکرێ ئەو زیاتر بەرچاوڕوونە بێت زۆر بەڕێز دکتۆر چۆمان هەردی سپاس دەکەم سواز بە ئامادەبوونت بەخێر بەخێر بیت